خەلیکە ببیتە 20 ساڵ 21 دو ساڵ و ئەمە لە کەمپێکی دادنشین کەمپەکە لە ناو چووە یعنی ئەو هەندەمەوە لە سەرماندا برۆخیت هەموو جاران UN دێت و بلێنمان پێ دەدات و کامێرایەکی تینن و خەڵکی وعدی بە خەڵکی دەدەن دوای دەڕۆن وڵا دەڕۆی دەردەچیت جاران خەڵکە خەر بوویتە لێرە مافی پەنابەر چیە پێ بدرێ ینی 20 ساڵ پەناخوازی دەبێت 15 ساڵ پەناخوازی دەبێت لە کی دەری دنیای ئەوە هەیە 15 ساڵ کابرا پەناخواز بی هیچی لە گیلفانی نەبی بڵێ ئەوە ناسنامەی منە ئەمە بخۆم 15 ساڵە هەیە 20 ساڵە لە ئەو کەمپەیە دامەزرا لێ کەمپی حکوومەتی پێماندەوە کەمجی دەڵێن ڕاستی کەمپ نییە مەکتەبی سەدامی ئەنفالیە ڕۆخاوە چەندین ساڵە لێنە ئەوە UN هاتنە بە دەرکی UN UN چلومان دەکە ئیجازە پێمان نادا حتا دادی خوب بەنە UN تەماشای بکەن ئەو هەندە مسلحانە دەنێلی مەگە ئەمە لێرە جاشم خۆ داشنی من هاتمە شەڕی برا ها ئەوە UN یان وڵاتی سێن بنێرن یانجی حەقی پەنابەری پێمان بدەن هیچ تشتێک پێمان نادێ هیچ تشتێک یەک خانیە لەوێ پێماندانە مەکتەبە نەفەری دوو قورفەیە غێر ئەز هیچ تشتێکە دیکە پێمان نادێ سەردەتێن سەردانمان دەکەن و تەماشایمان دەکەن دەڵێن دەچن دێن حتا ساڵێک هیچ خەبەرینی ئەمەی بە پەنابەر نوفتیوە حەقی پەنابەرێشم ناداتی ئەتوو وەختایەک لە ماڵە خۆتی لە ماڵە خۆ ئەتوو بابی منداڵی خۆتی ئەگات و هیچ کافێکیان بۆ نەکەی دەتوانی ئەتووە بەنێوی من ئەشتەکەی وەردی و هیچ لە بۆ نەکرێت سێ داواکارین هەنێک تونە ئەوەڵی بەڕێنکە بەڕەن ناکە با بێت لەو کەمپی گردە چاڵی ئەمە دەربێنی لەو کۆنە خانمانە دوو لە ڕوێ وەڵڵە هەموو جێ حیوانانە وەڵڵە ژیانی تێدا ناکەی بێ خانون لە بۆ چاکە خانون بۆ چاناکە بابە حەقی پەنابەریە چەندە مانگانە حەقی پەنابەریە خۆنداتێ واڵزی لێدێنی